خەڵکیشە دڵنیا دەکەم پاژماوەی خەڵکیش کۆڵەیە زەی من نەمەیە کۆمەڵی شت بڵێ بەڕاستی کاک شازاد زۆری هەنێشتی زۆری وت کە بێ قسەی لەسەرکەم یەکەمەڵێ جارێ حسابی 2 ساڵ لەمەوبەر لەگەڵ ئێستامەکەنەوە ساوەزی کوردستان ئارام بوو نازام چی بوو ئێستا داعش هەیە بالفعل وا بوو کاکە بارزانی 2 ساڵ ئیدامەی بۆ کرا کە نەبووە بیکەن بە ناشەرعیش بوو بەڵام کرا لەم 2 ساڵات چی کرد بۆ مەسلەی دەوڵەتی کوردی بۆ گەشە سەرنی ژێرخانی ئابووری بۆ مەسلەی تەحەداکردنی گەندەڵی چی کرد بۆ مەسلەی ئازادی بۆ مەسلەی دیموکراسی بۆ مەسلەی یەکگرتنی نەتەوە هیچی نەکردووە نەک ئەوە بۆ چێڵی بۆ ئەم پرسە بۆ پرسی 2007 ئێشتا ئێمە هیچ نەگەیشتونەتەوە هێنەی کە بڵێن وڵا بارزانی 2 ساڵیتی بۆ تازەکراتەوە بەفعلی ماوەتەوە ئەخ بەم قسەکانم تەواو تۆ قسەکانی خۆت کرد بەفعلی ماوەتەوە کە لە ڕووی قانونیەوە لە 1970ەوە هیچ قەرار نەبوو سەرۆک بێ دوو هەمان ئەزایی چی تۆڵی کوردستان ناشرینەکەن ئێوە لە بەردەم گەنجانە بەم گوتارانە کاکە ئێمە ناشرینی ناکەینەوە ئێوەن کە ناشرینیەکەن ئەوە حیزبەیەکەیەت شەرعیەتی گەورەترین دەستگای حکومی دەستگای یاسایی کە ئێمە هەموو هاوڵاتیان دەنگمان بۆ داوە تۆ چی دەریەکە ئێشکێنی ئەو تا حیزبێک فصلەکەی ئێمە شەڕ لەسەر حیزب ناکەین سیستەمێکی سیاسی کە ئێمە باوەڕمان پێ هەبووە میلەتە دەنگی بە پەرلەمان داوە تۆ هاتووی لە کاریەخی پەکیەخی ئێمە ناشرینی ناکەین ئەوە گەندەڵیەکانە کە ناشرینیەکە ئەوە وانن کە پاشاگەردانیەکەن ئەوە وانێک کە بەتەمای دیکتاتۆریەتی خۆیان سەرخەن ناشرینیەکەن دوایەوە مێ شتێ بڵێم لەسەرەوەی کاک ڕامیار مەسلەی کۆمەلگایمە کەلتوریی دیموکراسی نییە ئەزایی چۆن من نازانم ینی تۆ سیستەمێکت هەیە خۆی دیموکراسی نییە سیستەمێکت هەیە پڕە لە گەندەڵی پرە لە نەپاشاگەردانی ئەتەوێ ملەتەکەت دیموکراسی بێ لە چووە بیهێنێ دوو هەمان چەمکەکانی دیموکراسی چییە؟ ئەم میلەتەی تۆ هەرچی شێوازی ڕەخنەگرتن هەیە هەرچی شێوازی مانگرتن هەیە داواکردنی مافی خۆی هەیە گرتوێتێ بەر لە ناڕازایی دەربڕین لە میدیاکانەوە لە خۆپیشاندانەوە لە قسەکردنی گشتیەوە لە خۆڕێخستنیەوە هەوڵی دنیای داوە گەیشتۆتە ئەوەی کە هەر هەستەکە گوێ لێ ناگیرێ گوێی لێ ناگیرێ گوێی لێ ناگیرێ هەژاری هەر بەردەوامە گەندەڵی هەر بەردەوامە سیستەمی سیاسی چەقی بەستووە گەیشتۆتە ئەوەی دەست باتە تون و تیژی ئەمە ئەو کاتە تون و تیژی ڕۆیە کە سیستەمی سیاسی کە حیزبە سیاسەکان گوێی لێ ناگرن میلەتی ئەمە هەوڵی خۆی داوە بە شێوازی تر گوێی خۆی دەنگی داوە بە پەرلەمان کاکە تۆ هاتووی سەرۆکی پەرلەمانەکەی دەرەکەی دەنگی داوە بە کۆمەڵێک شت کە تۆ تێکی ئەشکێنی ئەوە ئێوان کە وڵات ناشرینەکەنەوە ئێمە نینە مە حەقیقەتێکە من نهاتۆم شتەکان تەشویحکەم بەڕاستی من تەنها باسیەوەکەم کە هەیە بەداخەوە و بە بڕوای من ئەگەڕێمەوە بۆەوەی کە میلەتی ئێمە شەرت نییە هەموو هاوڵاتیەکی ئێمە فۆکۆی خوێن بێتەوە نازام چی میلەتی ئێمە داوای مافی خۆیەکە و بە شێوازی جیاوازیش کردوێتی و ئێستا گەیشتۆتە ئاستێکی بێ ئومێدی یا وڵات بەجێ دێڵێ یاوەتا بەداخەوە پشتە کاتە هەموو شت یاوەتا